ئەوانەی بانخوازن بۆ لای دی خوای پەروەردگار با بە دەعوەکەیان سوود بە خەڵکی بگەێنن، بەڵام دەعوەیەک لە تەوحیدەوە دەست پێ بکە. ئەساسێک ئەفەمەن ئەسەسە بونیانەه عەلا تەقوا لەسەر تەقوا دایبنێ و لەسەر خەڵ بگەڕێنەرەوە بۆ یەک خواپەرستی. بەلاتانەوە سەیر نەبێ بەڕێزان کە خەڵک دروست نابێ و میلەت بەرەو باشی ناچێت، خراپین. پێشەواکانمان زۆرێکیان خراپن کە هەفتەی 2 هەفتە پێش لەسەر لە خزمەتانە بەشێک لەو بابەتەم ڕوونکردنەوە کە زۆر خەڵکی قەڵس کردبوو کە من جگە لە حەقیقەت هیچی ترم نەوتووە، تەنها حەدیسی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باس کردووە. ئەوە حەقیقەتە، ئەگەر منی مەلادین لە خەڵک نەشارمەوە وە خۆی بیگەێنم خەڵفێرە بێت، بەڵام لەبەر مەسالیح و لەبەر بەرژەوەندیەکی دنیا بیشاریتەوە دڵنیابە لە ڕۆژی قیامەتە باجەکەی قورسە. باجی من قورسترە تا تاکێکی مسلمان، چونکە من قورئان وەکو ناولەپی خۆم شارەزام. والله هیچ ئاەتێکی قورئان نییە بیخوێنەرەوە زانم لە چی سوورەتێکایە، لەم بەرایە لەو بەرایە، لە خوارەوەیە لەسەرەوەی لە ناوەڕاستایە. هیچ ئاەتێک نییە بەس گوێم لێ بێ نەزانم لە چی سوورەتێکایە. ئەی خێرە تەفسیرەکەی بە خەڵ نەڵێم، ئەی خێرە پێیان نەڵێم، لەبەر ئەوە دەعوەی تەوحید، بەڵام خەڵ حەزی بەم بابەتە نییە. ئەمە ژەوە نەبێ بڵێ وەڵا کاکە خەڵکی ئەم مزگەوتە و خەڵکی ئەو مزگەوتە حەزیان بەو جۆرە وتارانە نییە. و هەر لە سەردەمی کۆنەوە وا هاتووە، هەر لە مێژووی پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لەسەر بێت کاتێ پێیان وتون یا قەومی اعبدوا الله ما لكم من إله غیره، ئەی قەومەکەمان بەس خوا بپەرستن. ئاخر کاکە چی خراپێکی توایە تۆ بەس خوا بپەرسی؟ یعنی بۆ ئەبێ تۆ مشک بپەرسیت، بۆ ئەبێ ماڭا بپەرسیت، بۆ ئەبێ پەڕۆ بپەرسیت. پەڕۆ هی مناڵپاکردنەوەیە، هی سەجدە نییە، هی مەراز حاصڵبوون نییە. ئەزانی چیان بۆ پێغەمبەرانەوتۆ کە پیانوتن بەس خوا پەرسن و تویانە ئێوە ساحرن، ئێوە شاعرن، ئێوە دەستان لە پشتە و ئەعانەه عەلەیه قەوم ئاخەرون، ئێوە دەستان لە پشتە، ئێوە جنۆکەتان لەگەڵایە، ئێوە بۆ ئافرە دواکەن، ئێوە بۆ پارە واکەن، بۆ مەنسەب و دەسەڵات واکەن. پیانوتن ئەزانی بە پێغەمبەرانیان چی وتۆ؟ بەهودیان وتۆ سەفیه، وتیانە تۆ گەمژەی بێعەقڵیت، وتوێتی ئەی قەومەکەم لەیسە بی سەفاهە، وەڵڵی گەمژە نیم، وەڵڵی بەرنامەیەکم پێیە بەس دوای بکەون خۆشبەختە بن. ئەوەی ئەو هەفتەی ترش باسم کرد، حەبیبی نەجار کاتێک کە کوشتیان خوا بە شەیدی قبوڵکە فەرمووی یا لەیتە قەومی یعلەمون، خۆزگایە قەومەکەم بیان زانیان ئەم دەعوە چەندە مبارەکە. دەعوەی تەوحید، خەڵ بگەڕێنیتەوە بەس پشت بەخوا بەستن، بەس خوا بناسن، ئەوە ئەبێ بەو شێوازە نەفع بە خەڵ بگەێنیت کە خەڵ تەوحیدی بوو ئیتر کولیان خۆی واز لە هەموو مەسالیح و بەرژەوەندیەکی دنیا ئەهێنێت کە زۆرینەی لە سەرکەزی و لە خراپەکاریە خۆی بینێتەوە. و ئەشی بینین بە چاوی سەرمان لە ڕۆژی قیامەتە هەر کەسێک ئەو تەوحیدەی هەڵنەگرت بێت لەسەرتەوە هەتا خواردەوە سوێن بەخوا خوای پەروەردگار تووڕەبوونێک لێی تووڕابێ فەرمێ فەئینی ئوعەذیبه عەذابەن، سزایەکی ئەدەم قەت کەسی وا سزا نەدابێت. خوای گەورە لە عیسای قبوڵ ناکە. يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله، أي عيسى تو بخلق دوتو منو دايكم كان بخوا تو أتيوتون أي خواي پروردگار هتا لناوي أنا بوم بيموتون بس تو پرستن. فلما توفيتني كاتك كم منشت برس كردو بو آسمان، عيسى نمردو سلامي خواي لسر بيت، فلما توفيتني كاتك كم مني برس كردو بو آسمان كنت أنت الرقيب عليهم. خود شاو ديري بسريانو مني چم دا صلاة نية. أجر سزايان أدي منو دايك ميا پرستو سزايان أدي بندي خوتن، أجر جليان خوشبي دا صلاتي خوتا. بابو شوازبين دعوي خەڵ بکەین مەترسە دنیایەکی کاتیە 60-70 ساڵە دەعوەیش بکەیت و بیشی شاریتەوە و نەشی شاریتەوە لێ کاتامری.